ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەی میهرەبانیم کرد کەوا لەلایەن دایکێکی ئازیز ڕاست پێدرابووم و $500 پێدابووم لە بۆ پشتی خێرێکە لەم مانگە پیرۆزە بتوانین تەسمیلی نەخۆشخانەی میهرەبانی بکەین و بەمبەستی یارمەتیدانی فەقیر و هەژاران و لێرەوە زۆر سپاسی دکتۆر دلێرێکم کەوا هەستاوە بە دروستکردنی نەخۆشخانەی میهرەبانی بەمبەستی یارمەتیدانی فەقیر و هەژاران و هیوادارم نمونەی زۆر بێ و بەردەوام بێ لەسەر و کارە خێرانە. هیوادارم هەر کەسێک مەبەستیتی خێر بکە بتوانێت لە ڕێی ئەم نەخۆشخانەیە یارمەتی فەقیر و هەژاراندا دەست خۆش بێت. خۆی گەورە قبوڵی بکاتن. یادکردنەوەی مانگی مەولودی بەوەیە بە هەمومان دڵی نەخۆشە هەژارەکان خۆش بکەین. 250 لەبیر خەڵکی بینینەوە کەوا لە میهرەبانی 2785 یەتیمی هەژار بیمەی تەندروستی هەیە، لەگەڵ چەندین نەشتەرگەری بەخێر دەکرێتن، یارمەتی چەندین کەسی دەدرێتن. لێیەکە چەند پارێ خێری بێتن، پشتی خێری زیاتر دەبێتن، دەتوانین دەستکراوەتر بین، زیاتر خزمەت خێرخۆشی ئاوەدانی دینداری پێشکەش بە هەمووان بکەین. ئەوەی بزانن پارەکانمان بەشێکی خەسار دەبی، جەستەمان خراپ دەبی، تەمەنمان خلاص دەبی، بەڵام خێر خلاص نابی، خەسار نابی، خراپ نابی، تێشی قیامەتیشە. سەدەقە جاریەش ئیشیشی زۆر گەورەیە، پاش مردنیشمان هەر دەمێنێ. بمێنن بە سەلامەت. دەست خۆش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی